خێر بێن بە کۆمەڵگەی بانی ناحکومی. ئەمڕۆکە دەستپێشی ساڵی نوێی خوێندنە بۆ ساڵی 2025-2026 با بزانین مەراسیمی دەستپێشی ساڵی نوێی خوێندن لە قوتابخانەکەمان چۆن بەڕێوە دەچێت. بۆ کۆمەڵێک پرسیاریشمان ئامادە کردووە کە ئامادەبووان وەڵامی دەدەنەوە. با دەست پێ بکەین. مزگەری بە چۆنی؟ باشم سپاس. حواڵت؟ ئەحواڵت سەلامەت بیاخوا. هەستت چۆنە بۆ ساڵی نوێی خوێندن؟ بەڕاستی هەستێکی زۆر خۆشم هەیە بە تایبەتی لەو قوتابیانەی کە تازە پێدەنێنە ناو بواری پەروەردەوە دەبێت یەکەم ساڵیان ئاشنا دەبن بە پەروەردەوە فێر دەبن. کەمەک پێشێستا گوتت کە کچەکەش مامساڵ یەکەم ساڵێتی ڕاستە؟ بەڵێ بەڕاستی ئەوە زۆر زۆر دڵخۆشم دەکاتن و هیوا بەخشە کە کچەکەم یەکەم ساڵی خوێندنیەتی ینی زۆر دڵم بۆی خۆشە. ناوت چ بوو؟ شادی. شادی خان. حەست چۆنە کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی قوتابخانەیە؟ زۆر خۆشە. زۆر خۆشە. باشە حەزت لێ چ بەدەستبینی ئەو ساڵەکە؟ یەکەم. یەکەم بی؟ ئیشاڵە یەکەم دەبی. باشە ئەدی حەزت لە چ بابەتەشیە؟ ئینگلیزی. ئینگلیزی. زۆرت حەز لە ئینگلیزیە؟ زۆر. لە ئینگلیزی باشی؟ ئەی حەز لێ ببێت لە داهاتوو؟ دکتۆر. کاک محەممەد تۆ وەکو شێفی قوتابخانەی بان ئامۆژگاری چییە بۆ قوتابیان بۆ ئەم ساڵ؟ سەرەتا بەخێر بێن پیرۆزبای ساڵی نوێی خوێندن لە گەشت قوتابیان دەکەم و بە تایبەتی قوتابخانەی بان ئامۆژگاری من بۆ قوتابیانی ئەم ساڵ هیوادارم ئەم ساڵ زیاتر پاکخۆیان دەبنە چاو ساڵانی ڕابردوو ئینشاڵڵە باشتر دەبن و هیوادارم بە تەندروستتر خواردنێکی ڕێکتر و خۆشتر باشتر مامۆستارێم زۆنی. کاتت باش مامۆستا سەلامەت بی یاخۆ زۆر سپاس. مامۆستارێم تۆ وەکو مامۆستای بیرکاری و مامۆستای پۆلینۆی قوتابخانەی بان ئەم ساڵەکە چ پلانێکت هەیە بۆ قوتابیان؟ وەڵا بە تاکید ئەو ساڵ زیاتر خۆمەماندی دەکەین بۆ قوتابیەکان بۆ ئەوەی نمرەی زیاتر بەرزتر بەدەست بێت لە ساڵانی ڕابردوو چونکە ساڵانی ڕابردوو ئەوەی کە ئەمە دەماویست پێشکەشمان کردن ئەو نمرانەوە لێ ئەو ساڵی ئینشاڵڵە هەوڵ دەدەین نمرەی بەرزتر و ئاستی بەرزتر بەردەست بێت ئینشاڵڵە. ئەم ساڵ یەکەم ساڵە کە قوتابخانەی بان پۆلی 12 دەکاتەوە. بەڕای تۆ ئەنجامەکان چۆن دەبن؟ پشت بەخواژیان ڕاستە ئەم ساڵ یەکەم ساڵەکە ئامادەی بان پۆلی 12 دەکاتەوە بەڵام ئەو مامۆسانێک کە هەمان سوپاس بخوا گەنجترینیان یاخود با بڵێن ئەوەی کە ئەزمموی لە هەمووی کەمتر هەبێت خۆمم کە تەنها 10 ساڵ ئەزممونم هەیە هەموو مامۆساکانی ترمان ئەزممونیان لەمە زیاترە مامۆسامانەیە 23 ساڵ ئەزممونیە ئینشاڵڵە ئەوەی کە لە دەستمان بێت ئەم ئەزممونەمان بەکاردێنین بۆ قوتابیەکانمان بۆ ئەوەی کە بتوانن داهاتوویەکی ڕۆشن بۆ خۆیان دیاری بکەن تامان ئەوەی کە گرنگە لە پۆلی 12دا قوتابیە لەگەڵ مامۆستا کە بتوانن بەیەکەوە هەردووشیان دەست لە ناودەستی یەکتر بەرەو ئامانجەکەمان هەوڵ بدەین ئەوەی لەسەر ئێمە بێت و لە توانای ئێمەدا بێت ئینشاڵڵە درێخی لێ ناکەین و بە قوتابیەکانمانی ئەگەێنن ئەوە تریشی ئەمێنێتەوە لەسەر قوتابیەکانمان کە پێویستە هەوڵ و کۆششێکی زۆر بدەن بۆی ئەم ساڵ ئینشاڵڵە بتوانن دەرەجێکی زۆر بەرز بەدەست بهێن و سەری ئامادەیەکەمان بەرز بکەنەوە. مزنەرمین تۆکو بەڕێوبەری ئامادەی قوتابخانەی بان ئامۆژگارت چییە بۆ ئەم ساڵی قوتابیان؟ سەرەتا بەخێر بێن بە دوو خاڵ دەست پێ دەکەم خاڵی یەکەمیان ڕوو لە قوتابیان دەکەم داواکارم لە قوتابیان کەوا کاتەکانی خۆیان ڕێک بخەن بۆ خوێندن و خاڵی دومیشم ڕوو لە دایک و باوکان دەکەم داواکارم لە دایک و باوکان کەوا هەماهەنگ بن لەگەرمان یارمەتیمان بدەن تاوەکو بتوانین ساڵێکی بێ کێشە و بێ گیر و گرفت بەڕێ بکەین. هەستە چۆنە وەکو یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندن و ئامانجت چییە بۆ ئەم ساڵ؟ والله هەستێکی خۆشە بۆ یەکەم ساڵ ینی گەشتین ئاخر خۆناغی ژیانمە لە بە خوێندن مەکتەب پۆلی 12 ڕاستە؟ لە قوتابخانە پۆلی 12 و دەمێ پلەیەکی دەرەجەکی بەرز بەدەست بێنم حەزەکەی بچی بۆسی بەشێک دوای کە دەرەجەیەکی باش بەدەستینە و دەرەجەیەت بەدەستینە کە خۆت دەتەوێت بەخۆی حەزمی ینی بڕۆمە بەشێک کە حکوم حەزمی کە ویشتو بەسنانە ئینشاءالله بەدەستیدنی ساڵەشی دەکە تەماشا دەکەینەوە زانین بەدەستی نایاننا مامۆستا سەردار تۆ وەکو مامۆستای وەرزش لە قوتابخانەی بان هیوای چی دەخوازی بۆ ئەم ساڵی خوێندن؟ سوپاسان دەکەم ئامانجم ئەوەیە بەهرەی قوتابیەکان بدۆزمەوە بیان کەمە ئەستێرێکی داهاتووی ئەو وڵاتەمان و لە کاتی یاریکردن هیوادارم هەموو یاریزانەکان سەلامەت بن ئەوە مهمترین شت ئەوەیە دوور بوون لە پێکان و بە سەلامەتی لە یاریگا بێن دەرەوە. تۆ وەکو دایکی قوتابی هیوای چی دەخوازی بۆ منداڵەکەت بۆ ئەم ساڵی خوێندن؟ وەڵای بە هیوام سەرکەوتوو بن و زۆر باش بن لە مەکتەبیان ئەمژی بە هیوادارم ئەو تشتەی بکەن. ئەحمەد چۆنی؟ باش. زۆر باشی؟ بەڵێ. هەستت چۆنە ئەمڕۆکە یەکەم ڕۆژی قوتابخانەیە؟ هەستێکی گەلە خۆشم هەیە کە یەکەمدا ئەوە ڕۆژ یەکەمە کە بینە مەکتەب. زۆر باشە. ئەی ئامانجت چی ئەو ساڵ بەدەستی بینی؟ دەرەجەکانم زۆر باش بیت باش. باشە. ئەی پێت وایە برادری نوێ پەیدا دەکەی لەو ساڵ؟ بەڵێ. ئەی حەز لێ بێت چێ لە داهاتوو؟ کامێرەمان.
زۆ باشە حەز لێ بێ کامیرەمان ڕاستە ئەی وێنەی چ بگری وێنەی سروش یان وێنەی خەڵکی وێنەی خەڵکی زۆر باشە ئینشاڵڵا سەرکەوتوو دەبێت دەبێت کامیرەمانێکی دەرەجەیەک وەرن وەرن بۆبان وەرن پەروەردە و زانست وەرگرن وەرن وەرن بۆبان وەرن پەروەردە و زانست وەرگرن ڕێگای ژینینێ بگرن ئاوای سەرکەوتن هەڵگرن. مامۆستا گۆران تۆکو بەڕێوەبەری قوتابخانەی بان دیدگات چییە بۆ ئەم ساڵی خوێندن؟ سلااو لێبی دەمەوێت پیرۆزبایی خۆم سەرەتا بگەینم بە قوتابیانی خۆشەویست بە مامۆستایان بە دایک و باوکان زۆر دڵخۆشم بەکردنەوەی دەرگای قوتابخانەکان. دیدگای من لۆ ساڵی نوێ زۆر بەرزە پەروەردەی باڵایە و زانستەی جوانە لە بۆ قوتابیان بە درێژایی سێ مانجی هاوین بەڕاستی لە هەوڵدا بووین لۆی پلانێکی جواندا بنین بۆی باشترین پێشکەش بە قوتابیان بکەین ئەو پلانەی کە دامان نایە بەڕاستی دەمەوێت وەکو خۆی جێبەجێ بکرێت لەلایەن مامۆستایان و لەلایەن ستافی کارژێڕی چونکە پێمان وایە ئەو متمانەی کە دایک و باوکان ئێمایان هەیە متمانەی زۆر گەورەیە دەبی بیپارێزین. قوتابخانەی بان سوپاس بەخوای گەورە کە ساڵی خوێندی 2024-2025 ئاستی نایبی هینە ئامانجمان ئەوەیە ئەو ساڵش هەمان ئاست و بگرە بەرزتریش دووبارە بکەینەوە ببینە ناوەکی زۆر گەورە لە پەروەردەی کوردستان ببینە خزمەتکارێکی زۆر باش لە بۆ قوتابیان و لە بۆ دایک و باوکان. باخچە و قوتابخانەی بان ماڵێک بۆ پەروەردە و ژیان.